ئەم زەویە تاکە گۆڕستانی کوردیە لە ئەمریکا دەکەوێتە شاری ناشڤێڵ لە ویلایەتی تێنسی. زەویەکە پێشتر هی ماڵباتێکی کورد بووە، بەڵام دواتر ماڵباتەکە بڕیاریان داوە کۆمەڵگەی کوردی و سەنتەری سڵاحەدین زەویەکە بکڕنەوە و بکرێت بە گۆڕستان. دروستکردنی ئەو گۆڕستانش لە دوای ئەوە هات کە کۆمەڵگەی کوردی لە ناشڤێڵ هەستیان بەوە کرد کە چی دیکە لە شارەکەدا میوان نین و خەڵکی شارەکە. پێویستیە جالیا کوردی نەکو پێویستە جالیا کوردی بتنێژی بەڵکو پێویستە هەمی جالیا بسڵمان بگۆڕستانەیە هەی شکی جالیا کوردی تایبەتی لێرە جالیاکە زۆرە و مەصرفەکە ینی زێدەژی چتن حتا کو ببنە کوردستانê ڕاستە دەستپێکردنی دادبرن بەس وەختی کو دیتی ئەم الفێرێ نەموقەتین تقریبا یعنی ئەم بینە دایمی الفێرێ ئەگەر ئەم بچینە کوردستانی احتیمالە جیلی داهاتی الفێرێ باشتر بخوا ببینیت الفێرێ. گۆڕستانەکە لە ساڵی 2009 لەلایەن کۆمەڵگەی کوردی و سەنتەری سڵاحەدین دروستکراوە. دیزاینەکەی تێکەڵەیەکی گۆڕستانی کوردی و ئەمریکیە. لەم گۆڕستانە بەدەیان گۆڕهەن و بێزگە لە کوردیش مردووی هەندێک موسڵمانی وڵاتانی دیکەی لێنێژراوە. ناشنی مردووش لەم گۆڕستانە هەندێک ڕێنمایی و یاسای تایبەت بەخۆی هەیە. پێویستە ماڵباتی کۆچکرد و پێیانەوە پابند. وەختێک و کەسێک بمرێت ئەمە هەندێک ڕێنماییەت هەین بێت ئەو کەس و کارێت ئەوێ مری بێنە سەنتەری سەلاحەدین و ئەوان ڕێنماییە هەمیە بخوێنن وربنی ئیمزاکن و پابند بن پوان ڕێنماییەوە. ئەو ڕێنماییژی ئاون ینی ئەو دارێت تێوێت تێتە چاندنێ دارێک نەبێت و گەلک جیهی بگرێت دارێک نەبێت و ڕێهێتوی بچنێت قبریدا و قبری خراپ کرد. ئەوە بوونبوونە ئەس بێژم و هەندێک ڕێنماییژی مەدینانەوێرەها یە سەروێرێ یادی تریژی ئەو کەسێ مرێت معلوماتی توی هەممی تشتێت توی مەدوێن وەکو ناسناماوی. گۆڕستانەکە خاوەن ئۆتۆمبیل و تیمێکی تایبەت بەخۆیە. هەموو کارەکانی ناشنی مردوو ئەرکی ئەو تیمێ و ئەمە شوای کردووە کاراسانێکی زۆر بۆ ماڵباتە کوردەکان بکەن تاوەکو مردووەکانیان لێرە بنێژن. بەر لە ساڵی 2009 زۆربەی و خێزانە کوردانەی کا لێرە لە ناشڤێڵ دادەنیشتن ئەگەر کەسێکیان کۆچی دوایی کردبە دەیان بردەوە کوردستان. بەڵام لە دوای ساڵی 2009 کۆمەڵگەی کوردی لە ناشڤێڵ بڕیاریاندا بەکڕینی ئەم زەویە و ئەم زەویان تایبەت کردووە بە گۆڕستان. لەم گۆڕستانە کە تایبەتە بە کورد هەر خێزانێکی کوردی لێرە کەسێکی کۆچی دوایی بکات دەیهێنن لەم گۆڕستانە دەینێژن. هەروەها زوو سەردانی مردوەکانیان دەکەن. هاوشێوەی کوردستان لە جەژنەکان و لە ڕۆژانی پشوودا ماڵباتەکان سەردانی گۆڕی کۆچکردەکانیان دەکەن و یادیان دەکەنەوە. پاراستنی پاکوخاوێنی و هێمنی گۆڕستانەکەش مەرجی سەرەکیە بۆ ئەو کەسانەی کە سەردانی گۆڕستانەکە دەکەن. خەلکێ ما وەختێت مرن یا بزەحمەتە بە گوهێزین جهەکەی جالیەکە بسڵمان جالیەکە کورد لێرە هەیە مەشیاوێ مەغبەرێ بکڕین و مەشیا بخوا مزگەتێ چێکین و مریت خەلڤێرێ و شێرین باشترە چکو تەکلیفەکە زۆرە تو ببێ کوردستانە یعنی ئەگەر مری مرژی هەی خلاص یعنی تولکیرێ و شێری هەر عەردەکێ لێ و شێری یعنی مینت عملێ ئینسانی مینت عملێ مری. ناشنی مردوو لە ئەمریکا تێچوێکی زۆری دەوێت لە هەندێک ویلایەت تاوەکو $30,000 تێدەچێت. بەڵام لەم گۆڕستانەی کورد لە ناشڤێڵ تەنیا $3,500 بۆ خزمەتگوزاریەکان وەردەگرن. هەندێک کەسیش کە توانای دارایی نەبێت هیچ بڕەپارەیەکی لێوەرناگیرێت. دیار کوردە ڕوودا و ناشڤێڵ.